من فادر ڕزگار عوسمان قوتابیم لە زانکۆی سۆران لە بەشی ئەندازیار ڕۆبۆتیک و میکانترۆنیکس ئەوڕۆ لە دووەمی کۆربەندی هێزی کار لە بەشداریم کردێ وەکو بیزنسمانێک کە بیزنسی خۆم هەیە ئەویش فرۆشتنی پارچەی ئەلکترۆنیە و چەندین داهێنانی جیاوازشم هەبووە پرۆژەش دروست دەکەم لە بۆ قوتابیانی زانکۆ پەیمانگە داهێنانی جیاوازم هەبوو لە ڕابردوودا و لە داهاتووشدا ئینشاڵڵا دەمبیتن یەکێک لە داهێنانەکان ڕابردوم ڕادارێک بووە کە ڕادار هەمشەوێ ڕاداری فڕۆکەخانەکان بووە و داهێنانەکان ترم چاویلکەک بۆ لە بۆ نابینایان کە ڕێکخراوی نابینایانی کوردستانش داوای لێکردم عەدەدێکیان لە دروست بکەن داوای کرد 100 عەدەدیان لە بە دروست بکەم بەڵام بەهۆی ئەوەیە کە بەتەنها بووم ڕەفزم نەکردو بەڵام سەبر ئیش دەکەم بەس ئەگەر بۆ نمونە هەر قوتابیەکە بیتن شارەزا لەو بوارەی پرۆژەی ئەوڕۆم زیاتر ناساندنی خۆم بوو لە زانکۆدا و هەندێک پرۆژەشم هەیە بۆ نمونە تاقە شەمسیم دروست کردێک کە لەگە خۆردا دەچێتن خۆر بسەر شوێنێک دەچێتوی ئەوەش عنکەبوت ڕۆبۆتی ئەوەیە جاڵجاڵۆکەیە ئەو ڕۆبۆت جاڵجاڵۆکە دەتوانرێت بەکار بێتن و ببردرێت لە بۆ جەنگ لە بۆ بواری جەنگ بەکار بێتن بەڵێ دەتوانێت لە بۆ ناو جەنگ بنێردرێتن ببێتە هۆی هەر کاتێککە چوە لای دوژمن بتواندرێت خۆی بتەخێنتەوە واتە ببتە خۆکوژی و لە ڕێگەی ئەو پینانەوە دەتواندرێت کامیری لە بۆ دابدرێت و چاودێری بکرێت بە تەواوەتی و کۆنتترۆلیشی هەیە